بەڵازان و خۆشەویستان یەکێک لەو نەخۆشیە باوانەی کە هەیە لە هەموو وڵاتاندا و لە نێو خەڵکیدا ئەویش نەخۆشی بوونی بەردی گولچیرەیە بە تایبەتی لە کوردستاندا لەوانەیە زۆر جا بەهۆی بوونی ئاوێکی پاکژەوە نەبێت یاخود خۆراکێکی تەندروستەوە نەبێت ئەم نەخۆشیە بوونی هەیە بزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە چۆن بەردی گولچیرە دروست دەبێت و هەروەها نیشانەکانی کامانن و ئازارەکانی چۆن جیا بکەین لەگەڵ ئازاری شوێنێکی دیکە بوون و ئازاری پشت یاخود خۆراک و خواردنەوەکان تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە بەردی گولچیرە دروست بێت و هەروەها باز لە ڕێگەکانی خۆپاراستنیش دەکەین لەو بارەوە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ڕەواح حەمەغەریب پسپۆری نەخۆشیەکانی گولچیرە و میزەڕۆ کاک دکتۆر گیان بەخێر بێ. زۆر سپاس هەر بژین ممنون. ئەگەر بیناسێنین ئەم نەخۆشیە چیە بەردی گولچیرە چیە و چۆن دروست دەبێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەیانی بەڕێستان و بینەرانی ئازیز باش ئەگەر پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە سەرەتا ئاساندنێکی خێرا بۆ گورچیلە بکەین. گورچیلە ئەو ئەندامە گرنگ و سەرەکی جەستەیە کە ئەگەر قەبارەکەی حساب بکەین قەبارەی بەقەدەر مشتی خۆمانە و کێشی هەریچێکان 150 گرامە ئەکەوێتە بەشی دواوەی پشت لە خوار سنگ دەورە دراوە بە پەراسو و ماسوولکە و لە تەنیشتەوە بڕبڕی پشت هەیە. گورچیلە چەندین فەرمانی زۆر گرنگ لە جەستەمانە جێبەجێ دەکات لە گرنگترین فەرمانەکان پاڵفتەکردنی خوێن، دەرکردنی ئاوی زیادە، دەرکردنی مادە زیان بەخشەکانی لە ئەنجامی زیندە چالاکیش خانە و شانەکانی جەستە. یەکێکی تر لە فەرمانە زۆر گرنگەکانی گورچیلە دەردانی هۆرمۆنێکە بۆ دروستکردنی خارەکانی خوێن، فەرمانێکی تر دروستکردن و با بڵین ئاکتیڤکردنی ڤیتامین دی کە ڤیتامینێکی زۆر گرنگە بۆ تەندروستی ئێسکەکان، هەروەک یەکێکی تر لە فەرمانەکانی گورچیلە بریتیە لە بەشداریکردن لە ڕێخستن و هاوسەنگی فشاری خوێن. گورچیلە وەکو هەرێکێک لە ئەندامەکانی جەستە بۆی هەیە تووشی نەخۆشی بێ لە گرنگترین نەخۆشیەکانی کە جەنابەت ئاماژەت پێدا بەردی گورچیلەیە کە نەخۆشیەکی باوە تووشی گورچیلەکان ئەبێت. بەردی گورچیلە ئەگەر بڵێن هۆکاری دروستبوون یا میکانیزمی دروستبوونی چییە؟ ئێمە دوو شتمان هەیە. یەکێکیان ئەوەیە کە ئەو هۆکارانەی کە ڕێگرن ئەو مادانەی کە ڕێگرن لە دروستبوونی بەردی گورچیلە لە کوردەواری خۆمانەوە پێڵێ ڕەمەڵ دەست پێیەکە و کریستاڵ دەست پێیەکە و کۆ بێتەوە. هۆکارێکی ئەم هەندێک هۆکارمان هەیە کە ناهێڵێ دروست بێ، هەندێکی تر هۆکارە بۆ دروستبوون. هەر کاتێک ناهاوسەنگی لە ئەم دوو هۆکارەیە دروست بوو نیشتنی کریستاڵ لە ناو گورچیلەیە دروستە بێ و هۆکارە بۆ دروستبوونی بەرد. ئەو کریستاڵانە خوێتانزایەکانن، خوێی کالیسیۆمە، ئۆگزالەیتە، فۆسفەیتە، هەندێک جۆری ترن کە دەگمەنن، بەس لە سەرەکی ترینیان باوترینیان ئەو جۆرەیە لە بەرد کە پێی ئەوترێ کالیسیۆم ئۆگزالەیت کە ڕێژەی لە 175 بۆ 80 حاڵەتەکان ئەگرێتەوە. بەڵێ زۆر باشە دکتۆر، ئەمە تەنها گەورەکان تووشیە بنیان دەکرێت لە منداڵانیشە ئەم نەخۆشە بوونی هەبێت؟ ئەتوانین بڵێن بەردی گورچیلە نەخۆشی گەورە ساڵانە بە شێوەیەکی گشتی لە گەورە ساڵان لە تەمەنی 20 ساڵ تاکو 40 ساڵە ڕوئەدات و دروست ئەبێت، بەڵام منداڵانیش بەدەرنین لە دروستبوونی بەردی گورچیلە. بەتایبەت لەو منداڵانەی هەندێک نەخۆشی تایبەتیان هەیە، هەندێک لەو منداڵانی تووشی نەخۆشی شێرپەنج هەندێک جۆری شێرپەنجەی خوێنە بن، یەکێک لە کاریگەرە لاوەکیەکانی ئەو دەرمانانە یاخود ئەو حاڵەتی بەسەریاندا دێت بەردی گورچیلە دروستەکان و جۆرێکی تایبەتیشمان هەیە لە بەرد کە پێی ئەوترێ سیستین کە ڕێژەیەکی کەم پێکەی هێنێ، بەڵام لە منداڵاندا زیاترە بەهۆی نەقسی ئەنزیمێکی تایبەتەوەیە کە لێپرسراوە لە گۆڕینی ئەم جۆرە لە بەرد بۆ شێوە تواوەکەی کە کاتێک نەقسی ئەم ئینزیمەی ئەبێت جۆرێک لە بەرد دروست دەکات کە پێی ئەوترێ بەردی سیستین. کەواتە لە منداڵانیشتا دروستە بێت، هەتا لە منداڵی تازە لە دایک بووشە هەندێک کات دروستە بێت. بەدەر لەمانە چەند هۆکارێکی ترمان هەیە لە منداڵانە، هەندێک منداڵ لەوانەی کە بەدخۆراکییان هەیە بە تایبەت جۆرێک لە بەرد دروستەکەن بەردی میزەڵدان. خۆشبەختانە ئێستا بەهۆی باشتربوونی باری دارایی و باشی جۆری خواردن ئەم ڕێژەیە لە بەرد لە منداڵانە کەمتر بۆتەوە، بەڵام هێشتا لەو وڵاتانەی کە ئەوەی کە ئەوترێ سوئی تەغذیە
بەدخۆراکییان هەیە ڕێژەی دروستبوونی بەردی میزەڵانتیاندا هەیە. زۆر باشە دکتۆر ئەمێ بەوردی باسی ئەوکەین میکانیزمی دروستبوونی بەردەکە چۆن نییە چی ئەبێتە باعیسی ئەوەی کە ئەبێت ئەم بەردە یاخو زۆر جار لە بچووکەوە بێتە گەورە بەردەکە. میکانیزمی دروستبوونی بەردی گورچیلە باسمان کرد بەڵام ئێمە چەند خوێکی کانزایمان هەیە سۆدیۆمە کالیسیۆمە ئۆگزالەیتە بە شێوەیەکی ئاسایی گورچیلە لە توانایدا هەیە بەهۆی ئەو ڕێژە ئاوی کە ئەیخۆینەوە ئەم خوێیە بیتوێنێتەوە. ئەگەر وێنەکە ئاسانتر بکەین ئەگەر ئێمە پەرداخی ئاو بێنین خوێی تێ بکەین سەرەتا ئارەیەکی تێیەکەی تێکێ دەی ئەتوێتەوە هەر ڕەنگی ئاوەکە ئەبینیت هەر ئاوە بەڵام کە تامی ئەەکەی سوێرە دەی کەوچکێکی تری تێیەکەی تێکی ئەتوێتەوە بەڵام ئەگاتە حەدێ خوێتری تێیەکەی تێکی ئەدەی لە بنەکە ئەنیشێ کەواتە میکانیزمەکە ئەوەیە وە گوتمان ئەو گورچیلە چەند ڕێکارێکی خۆپارێزی تایبەت بەخۆی هەیە نەهێڵێ ئەم کریستاڵانە ئەم خوێەکان زایانە بنیشێ بەس هەر کاتێک ڕێژەی خوێەکە زیاتر بەرز بووە و ئاو و ئەو هۆکارانە کە لە گرنگترینیان مەگنیسیۆم و سیتریتە کە ناهێڵێ ئەم خوێەکان زایانە بنیشێ هەر کاتێ ئەمە زاڵ بوو نیشتنی خوێکانزایەکان ڕوویە لە شێوەی کریستاڵ پاشان مەرحەلەی دواتر دێت کۆبوونەوەی ئەم کریستاڵانەیە لە ناو گورچیلەیە وردەکەڵەکە ئەبێ و بەردروستەکە ئەو لە ناوە زانیمان کە بۆ شێوازەیە لە دەرەوە کە شتێکە خۆین چی ئەبێتە باعیسیەوەی دروست بێت زیاتر خواردن و خواردنەوەکان وەک باسمان کرد خواردن و خواردنەوەکان ئەو هۆکارانەی کە یاریدەدەرن بۆ دروستبوونی بەردی گورچیلە چییە لە سەروی هەمویانەوە کەم ئاو خواردنەوە قسەکە ڕێژێکی کەم ئاوە خواتەوە پاشان بە دوای ئەوەیە کەسێکی سوێرخۆرە مەسەلەن ئەو خواردانی کە ئیخوا سوێرە چەرەسی سوێر لەگەڵ یا لە ژەمە خۆراکیەکانیانە ئەوەی کە پێوترێ فاست فود خواردنێکە خوا پرۆتینی زۆرە سەوزە لە ژەمە خواردنەکانیانە کەمە و هەروەها وە گوتمان چەرەسی سوێر و خواردنی سوێر و کەم چالاکی کەسەکە کەم چالاکە وەرزش ناکە هەموو ئەم هۆکارانە هۆکارن بۆ دروستبوونی بەرد بیریشمان نەچێ هەندێک کات مەسەلەن نەخۆشەکاڵێک من دکتۆر ئەمە لە خوێنمە ئەم قسەیە ئەگەڕێتەوە بۆچی هۆکاری بۆ ماوەی سەتی چلی حاڵەتەکە ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە هۆکاری بۆ ماوەی لە پشتیانەوە باوانیان باوکیان برایان خاڵیان کەسێکیان بەردی گورچیلەی هەبوو بۆ ماوەیی هۆکارێکی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ دروستبوونی بەردی گورچیلە بە دەر لەمانە چەند هۆکارێکی ترمان هەیە ئەگەر بە خێرایی باسییانکەین مەسەلەن ئەوانەی کە هەندێک نەخۆشی کۆئەندامی هەرسیان هەیە مەسەلەن هەوکردنی درێژخایانی کۆئەندامی هەرس ئێمە بەکتریاکی سوودبەخشمان هەیە لە ناو ڕیخۆڵەیە کە ئەو خوێی کە تۆمەتبارە بە دروستبوونی بەردی گورچیلە ئۆگزالەیت ئەم ئۆگزالەیتە وا لە یەکات لەگەڵ پیساییە فڕێ بدرێتە دەرەوە ئەوانەی کە هەوکردنی درێژخانیان هەیە ئەم بەکتریایان کەمە بێتەوە ڕێژەی ئۆگزالەیتیانە بەرزەبێتەوە ئەمژدێتەوە دیسانەوە لە گورچیلەیە بەردروستەکە هەندێکی ترمان هەیە ئێمە چوار ڕژێنمان هەیە لەسەر ڕژێنی پەریزادە پێیانە ئەوترێ پاراثایرۆید گلهاند ئەمانە تیانە بەرزەبێتەوە گرەیەک لە پاراثایرۆیدیانە بەرزەبێتەوە و ئاکات جارێکی تر جۆرێکی تایبەت لە بەردی گورچیلەکە کالیسیۆم فۆسفەیتە تیانە دروست ببێت بەدەر لەمە چەند هۆکارێکی ترمان هەیە ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کە قەڵەون ڕێژەی دروستبوونی بەردی گورچیلە تیاندا لە کەسێکی ئاسایی زۆرترە لە هەموو لایەتە دروستەکان ئەو تێ قەڵەوی بە نەخۆشی هەژمارەکرێ ینی قەڵەوی خۆی بۆ خۆی نەخۆشیە ئەوانەی کە شەکرەیان هەیە مقارنەتەن بەوانەی کە شەکرەیان ڕێژەی بەردی گورچیلە تیاندا زۆرترە ئەوانەی کە فشاری خوێنیان بەرزە دیسانەوە ڕێژەی دروستبوونی بەردی گورچیلە تیاندا لە کەسانێکی تر زۆرتر. کاکتۆر لە نێوان ژن و پیاوە هیچ جیاوازیەک هەیە لە توشبوونی نەخۆشیەدا؟ ڕێژەی دروستبوونی بەردی گورچیلە بە شێوەیەکی گشتی نەخۆشی پیاوانە ڕووبکەمە کاکە دوو هێندەی ئەوانەی کە ڕێژەی دروستبوونی بەردی گورچیلە لە پیاواندا دوو هێندەی ئەوانەیە کە لە ژنانە هەیە هۆکارەکە هۆکارێکی تایبەت دانەدراوە کە بەڵام ڕەنگە پەیوەندی بە ستایلی خواردنی پیاوانەوە هەبێت هەندێک هۆرمۆن و ئینزیم لە فەسلەجەی جیسمی ژنان بۆ پیاوان فەرقەکە ڕەنگە ئەمانە هۆکار بێ بۆ نمونە لە ئەمریکا ڕێژەی ئەوانەی کە بەردی گورچیلانەیە 11 بۆ پیاوانە 6 بەرژنان کەوتووە ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام هەندێک جۆری بەردمان هەیە کە پێیان ئەوترێ ئەو بەردانی کە بەهۆی هەوکردنەوە مەگنیسیۆم فۆسفەیتی مەگنیسیۆم فۆسفەیتی پێوترێ ئەم جۆرە لە بەرد بە زۆری لە
خانمانە زۆرترە بۆچی لەبەر ئەوەی ڕێژەی هەوکردنی گورچیلە و ڕێڕەوی میز لە خانمانە زۆرترە ئەبینی ئەم جۆرە لە بەرد کە پێوترێ بەردی هەوکردن لە ژنانە زۆرتر. زۆر باشە کاکتۆ پێشوی بینە سەر نیشانەکانی گیا دەرمانیەکان تا چەند پەیوەندی هەیە بە دروستبوونی بەردی گورچیلەوە؟ با پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین ئایا ڕۆڵی گیا دەرمانیەکان لە بەردی گورچیلە چییە؟ بەردی گورچیلە ئەتوانم بڵێم یەکێکە لەو حاڵەتانەی کە زۆرترین گیا دەرمانی لەسەر تاقیەکرێتەوە. ئەوەندەی کە من ئێستا لە یادم بێت ئەو بە ڕێزانی کە ئەیان بینین یان پێمان ئەڵێن مەسەلەن ئەڵێ دکتۆر پێیان وتم ناوچی خورما بکوتە لەگەڵ فڵانە دەرمانە تێکەڵی کە بیخۆ پێیان وتم جایەک هەیە ناوی بەڕەزەیە جایەک هەیە ناوی پەیکۆڵ وەکو چارەسەر ئەڵێ پێیان وتم بەردەکەت ئەتوێنێتەوە. ئەم گیا دەرمانیانە من بۆ خۆم وەکو دکتۆرێک 100% ڕەفزی ناکەم بەس چەند ئیشکالێکمان لەگەڵیان هەیە ئەوانەی کە بەکاری ئێنن. یەکەم بە ڕێژەی چەندێک کەسەکە ئەم دەرمانە بخوا ئیسفادەی لێ بکە بۆ بەردەکەی زیانی لاوەکی تری نەبێت. مەسەرن من بەردەکەم بۆ ئەتوێنێتەوە ئایا چەندێک زەرەر بە جگەرم ئەگەیەنێ چەندێک زەرەر بە مێشکم ئەگەیەنێ نازانین و بە ڕێژەی چەندێک بیخۆین دیسانەوە بۆمان دیاری نەکراوە. کێشەیەکی تر کە ئێمە لەگەڵ ئەم گیا دەرمانیە هەمانە ئەو وەگوتمان ڕێژەیەکی لە 175 بۆ 80 جۆری بەرد لە جۆری کالیسیۆم ئۆکزالەیت. ئەم بەردە کە دروست بوو توانەوەی ئاسان نییە. بۆ نمونە ئەگەر گەیشتە 9 ملیم 8 ملیم 10 ملیم تۆ بیت بە گیا دەرمانێک بڵێ ئەیتوێنمەوە ئەمە ئاسان نییە. تەنها جۆرێک یا دوو جۆر بەردمان هەیە کە بۆی هەیە بە دەرمان بیتوێنینەوە ئەویش جۆرێکە لە بەرد پێوتێ یوریک ئەسید ستۆن. ئەم جۆرە لە بەرد لە وێنەی تیشکیا دەرناکەوێت بەڵام بە سۆنەر دەرەکەوێت. ئەم جۆرە لە بەرد لەو جۆرەیە کە ڕەنگە گیا دەرمان یاخود خۆشمان هەندێک دەرمان هەیە بەکاری بێنین ئەبێتە هۆی تواندنەوەی بەردەکە. لەبەر ئەو ئەم خۆ پارێزیانە ئێمە پێمان باشە کەسەکە کاتێک بیکە کە بەردەکەی دروست نەکردووە هەڵبەتە بیرمان نەچێ بەردی گورچی لە هەژمارەکەین بە نەخۆشیێکی درێژخایەن واتە یەکێک کە بۆ جارێک بەر دروست دەکات کە چارەسەرمان بۆ کرد یاخود فڕێدا 150یان لە 5 ساڵی داهاتووە دیسانەوە بەر دروستەکەنەوە. لەبەر ئەو کەسەکە ئەتوانێ خۆپارێزی بکە بۆی بەردەکە دروست نکاتەوە نەک ئەوەی کە کاتێ بەردەکەی دروست کرد بڵێ ئەیتوێنمەوە لەبەر ئەوەی کە وەگوتمان 110 خواردتری جۆری بەرد لەو بەردانێن کە ئەتوێتەوە. ئەمە شتێکی گرنگایان ڕەنگە زۆربمان هەسمان پێ نەکرد بە منە خۆشیێکی درێژخایەنە. باشە کاک دکتۆر با بزانین نیشانەکانی چییە چۆن ئێمە هەستی پێکەین نیشانەکان لە خۆشی بەردی گورچی لەمان هەیە؟ نیشانەکان لە گرنگترین نیشانەکانی بەردی گورچیلە ئازارێکی زۆر تند یعنی ئازارەکەی کە نەخۆشەکە یەت بۆت وەسف ئەکا ئەڵێ لە ژیانمە ئازاری وام نەبینیوە. ئەم ئازارە لە کاتێکە بەردەکە لە گورچیلەی ئەترازەیە بۆ بۆری حالبی ئەوەی کە پێوترێ بۆری گورچیلە کە هاتە بۆری حالبی گورچیلەیە ئاوسێنێ کە نەخۆشەکەی ئەڵێ دکتۆر پێوتم گورچیلەم ئاوساوە. ئاوسانی گورچیلە چییە؟ بەردەکەیەتە بۆری حالب ڕێڕەوی میزەگرێ ڕێڕەوی میزی کرد گورچیلەکە ئاوسێنێ ئەوەی کە هۆکارە بۆ ئازارەکە گورچیلە پەردەیەکی بە دەورەوە غێتائێکی بە دەورەوە پێوترێ کەپسول. ئەم کەپسولە ئەکشێ زۆر حساسە بۆ ئازار کە کشە ئازارێکی زۆر توندی بە دروستەکە ئەڵێ ئازارم هەبوو میزەکەم خست بۆەوە یا ڕەنگی میزەکەم سوور بوو یاخود ئەڵێ بە دوایە هێڵن زۆر ڕشانەوەم دەستی پێکرد کەواتە لە گرنگترین نیشانەکان ئازارێکی تند بۆی هەیە کەسەکە میزی بێ بەخوێن ڕەنگە دڵتێک هەڵاتن و ڕشانەوەی هەبێ ئەمە لە گرنگترین نیشانەکان بەس هەندێک کات و هەندێک جۆری بەردمان هەیە هیچ نیشانەیەکی نییە کەسەکە ئەچێ پشکنینێکی سۆنەر بۆ خۆیەکە ئەڵێ کە سۆنەرەکە ئەکا ئەبینێ بەردێ لە گورچیلەکەیەتی واتە بۆ هۆکارێکی تر ئەچێ کە پشکنینەکە بەرد لە گورچیلەکەیەتی. هەندێک کاتمان هەیە نیشانەکەی چییە کەسەکە تووشی هەوکردنی دووبارە بێ یەتە بەلات ئەڵێ ئەمە چەند جارێکە من تووشی ئیلتیهابات ئەوەی کە خۆمان ئەڵێ تووشی هەوکردن ئەبم ئەمە یەکێکی تر لە نیشانەکانی بەردی گورچیلە. لە دۆزینەوەی ئەم نەخۆشیە دۆزینەوەی بەردی گورچیلە تەنها بە سۆنەرەکرێ یاخود لە ڕێگەی فەحسی میزیشەوە ئەتوانێت بدۆزرێتەوە؟ بەڵێ ئەو پشکنیانەی کە ئێمە ئەنجامی ئەدەین سەرەتا کەسەکەیەت ئازاری هەیە تاپی پێش ئەوەی ئێمە بینێرین بۆ پشکنین ئازارشکێنی ئەدەین چونکە
هەندێک کات ئازارەکەی ئەمەندە زۆرە یعنی تەحملی ئەوە ناکات تۆ بچی بوەستێ پزیشکی پسپۆری سۆنەرەکە سۆنەری بۆ بکە سەرەتا ئازارەکە هێشکێنی پاشان بە پشکنینە سادەکان ئەوەی کە تێچویان کەمە دەست پێەکەین فەحسی ئەوەی کە جەنابەت فەرموود تاقیگەی فەحسی میزی بۆکەین و سۆنەری بۆکەین لە فەحسی میزە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە کەسەکەیەتەوە ئەڵێ ڕمڵم هەیە ئەوەی کە ئەوترێ خوێەکانی ئۆگزالەیت کالیسیۆم یورەیت یوریک ئەسید ئەمانە ئەکرێت بە مایکرۆسکۆپ کە پشکنینی میز ئەکرێت بدۆزرێتەوە یەکێکی تر لە جیاکەرەوەکان ئەوانی کە بەردیان هەیە ئەکرێ بە فەحسی میزەکەی خوێنی تیابێت و هەندێک کات هەوکردنەوەی کاڵە ئیلتیهابی تیابێت پاشان سۆنەرەکەین ئەوەی کە لە سۆنەرا بۆ ئێمە مهمە هەندێک کات بەردەکەیمان پیشانەدا بە سۆنەر بەردەکە لە گورچیلەیە یاخود لە بۆری حالبایە بەس لە هەندێک کاتیشا سۆنەر ڕادەی حساسیەکەی ئەوەندە نیە بتوانێت بەردی بۆری حالب ئەوی کێتە بۆری گورچیلەوە پیشانماندا ئەو کاتە پەنابین بۆ تیشکی سیتیسکان کە بە ڕێژەیەکی بەرز ئەتوانین بەردی گورچیلە قەبارەکەی شێوەکەی و چڕیەکەیمان بۆ دیاری بکات چونکە لە دوجارە بۆت ڕێگەکانی هەڵبژاردننی چارەسەر پێویستمان بەوەیە بزانین چڕی بەردەکە چەندێکە تاکو بەپێی ئەوە بتوانین چارەسەری بکەین. زۆر جار لە نیشانەکانە کەسێکەیە کە هیچ ئازاری نیانی زۆرتە بە ئێ و ئەوەیە بەڵام ئەڵێ لە هەندێک کاتە کە وەرزش ئەەکەم بۆ من لە هۆڵێکی وەرزشیە کە زۆر ڕائکات گورچیلەکانی ئازاریان بۆ دروستە بێ ئەمە پەیوەندی بە بەردی گورچیلەوە هەیە؟ بەڵێ ئازاری گورچیلە بیرمان نەچێ وەک باسمان کرد لە شوێنی گورچیلەوە لە کەلەکەەوە دەست پێەکە ئازارەکە بەپێی شوێنی بەردی گورچیلەکە فەرقەکات ئازار لە ناو گورچیلە و هاتە بیدایەتی بۆری گورچیلە ئازارەکە بەرەو پێشەوە دێت یەت بەرەو لای میزەڵدان بەردەکە زیاتر هاتە بۆری حالب یەت بەرەو ئەندامی زاوزێ لە ڕەگەزی نێرە و بۆ ناوجیان لە ڕەگەزی مێرە هەر کاتێک ئازارەکە بەم شێوەیە بووتی لە کەلەکەمەوە ئازارێکی زۆر تون دەستی پێکرد یای بە بەشی پێشەوەی سکم و بۆ خوارەوە ئەمە زۆر گومانی ئەوەی لێ ئەەکەین کە ئازاری بەردی گورچی لەبێت ئایا خۆت ئازاری گورچی لەبێت بەڵام حاڵەتێکی تر ئەوەیە پشت ئێشە کەسەکە یەت بۆ لات ئەڵێ دکتۆر گورچی لەم ئێشێ کە پرسیاری لەکەی ئەبینی ئەڵێ ئازارەکە چۆن دەستی پێکرد ئەڵێ لە کەلەکەمەوە دەست پێکە ئەیدا بەلای سمتم یە بۆ قاچم بە زۆری ئەم حاڵەتانە ئەڵێن ئازاری پشت ئێشەیە بەس کەسەکە چونکە پشتیش و گورچیلەش شوێنەکەیان لێکەوە نزیکن لی تێکەڵە بێ بە گورچیلە هەژماری ئەکات لەگەڵ ئەوەشا دوور نییە کەسەکە ئازاری پشت ئێشەشی هەبێت لەگەڵیشیا بەردی گورچیلەشی هەبێت یعنی ئێمە کاتێک ئەڵێن ئەم ئازاری گورچیلە نییە کە پشکنینی سۆنەر یاخود پشکنینی تاقیگەیمان بۆ کرد دڵنیا بووینەوەکەنیەتی ئەو کاتە ئەڵێن ئازارەکەت ئازاری پشتە ئازاری گورچیلە نییە ئەوەی کە جەنابەت فەرموود ئەوەی کە لە ڕاکردن و ئەوەیە ئەمە دوو ئەگەری هەیە ئەگەری ئەوەی کە چووکە کەسەکە جوڵە ئەکات مادام جوڵە ئەکات نەوەستاوە ئەگەرە بەردی هەبێت و ترازابێ هاتوێتە بۆری حالبی ئەگەریشی ئەوەشی هەیە کە ئەوانەی کە سەرەتا یاری قاعە ئەوە دەست پێەکەن تەشەنوجێک یاخود تەشەنوجی ماسوولکەیەکی بەهێزی تووشە بێت ئەو خۆی لێکدانەوەی بۆکە بە ئازاری گورچیل باش کەکتۆر ئێمە ڕملی گورچیلەشمان هەیە ئا هیچ نیشانەیەک هەیە بەردی گورچیلە و ڕملی گورچیلە یەکجا بکەینەوە ڕملی گورچیلە باسمان کرد ئەو مەرحەلەیە کەوتمان خوێەکە لە ئاوەکە خەریکە ئەنیشێت ئەو مەرحەلەیە نەبووە بەبەرد نەبووە بەبەرد ئەمە ئەو مەرحەلەیە کە ئەتوانین کەسەکە ڕێنمایی بکەین نەبێ بەبەرد چونکە کە ببوو بەبەرد تواندنەوەی ڕەنگە ئاسان نەبێەوە گوتمان ڕێژەی سەتی دە کەمتریەتی کەواتە مەرحەلەی ڕملی گورچیلە ئەو مەرحەلەیە کە کریستاڵەکان وردە وردە لە نیشتنان ئەگەر کەسەکە خۆپارێزی بکات وەکو ئازار پێم وانە ئازارێکی ئەوتۆ دروستکە لەبەر ئەوەی کە ڕێڕەی بۆری میز ناگرێت بەڵام ئەگەر کەسەکە ئاگاداری خۆی بێت ڕێژەیەکی زۆر لە ئاو بخواتەوە ڕێژەیەکی زۆر لە ئاو ڕەنگە پرسیار بکەین بڵین چەندێک ئاو وەچی جۆرێک لە ئاو ئێمە فەزلی هیچ جۆرێک لە ئاو نادین بەسەر ئەویترا ئەڵێن ئاوێکی پاکش کە دەستگا فەرمیەکان ڕێگایاندا بێ بخواردنەوە کەمیەت لە لامان مهمە باشە چەندێک ئاو بخواتەوە چەندێتیەکە ئەوەندەیە من دایم بە ئەو کەیسانی خۆم بە نەخۆشەکانی خۆم بۆ بە ڕێزانە ئەڵێم پێ بۆ دیاری ناکەم چەندێ ئاو بخۆرەوە بەڵام یەک علامەت یەک نیشانەت پێڵێم ئەو علامەتی ئەوەی ئاوێکی باشت خواردەوە هەر کاتێ میزەکەت ڕۆن بوو ئەو میزەی کە ئیکەی نزیک بێ بە نزیکەی لەو ئەوەی ئەی خۆی ئەو ڕێژێکی باش ئاو خواردەوە
لە ڕووی زانستیەوە ئەوترێ ئەگەر لە 24 ساعتە کەسەکە 2 لیتر میزی کرد ئەمە ڕێژەیەکی باشی ئاوی خواردوێتەوە کەواتە کەسەکە ڕێژەیەکی باش ئاوە خواتەوە خواردنی سوێر کەمەکاتەوە سەوزە خۆرە بێت سەوزە زۆر مهمە ئەوی کە باسەکرێ ئەڵێ یە بۆ لام ئەڵێ کەرەوزم کوڵان لیمۆم لەگەڵا تێکەڵ کرد دەستخۆش زۆر باشە لەگەڵ یان ئەمە نەجات چکە کەرەوز خۆمان نەزانین یەکێکە لە سەوزە زۆر باشەکان و سەلمێنراویشەکە بۆ گورچی لە زۆر باشە سەوزە خۆر بێت پرۆتین زۆر نەخوا گۆشت ناڵێن نەیخوا چونکە گۆژێکێکە لە ژەمە سەرەکیەکان و بەڕاستی خۆشیشە من ناتوانم لە کەسێکی گەنجی نەخۆشێکی گەنج پێی بڵێم ئیتر تۆ بۆ نییە گۆشت خۆی بۆی بەر دروست نەکەی گۆشت بخۆ بەڵام ڕێژەکەی کەم کەرەوە گۆشت بخۆ بەڵام سەوزەیەکی زۆری لەگەڵا بخۆ بیخۆ بەڵام لیمۆی لەگەڵا بخۆ بیخۆ لەسەرەوەی هەموو ئەمانەوە ئەگەر نەتوانێت تەطبیقیکەی جێبەجێکەی ڕێژەیەکی زۆر ئاوخۆر کاک دکتۆر هێلکەش دەچێتە بابی پرۆتین و ئەوانەوە ئەویش بە پرۆتینی زۆرتیایە بە ڕێژەیەکی زۆر بەڵێ ئەگەر لەوانن کە پرۆتینی زۆرە ئەکرێەوە کار بێت سەبارەت بە خواردنەوە گازیەکان ئەوە کە زۆرە خودە بە تایبەت پیاوان لە دەرەوە خواردنەوە گازیەکان هەموو خواردنەوە گازیەکان هەموو ئەو شەربەتانەی کە ئەوترێت لە کارگەکانە دروست ئەکرێ بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر لە شەکری فرکتۆز بەڵێ هۆکارە بۆ دروستبوونی بەردی گورچیلە بە پێچەوانەوە هەموو ئەو میوانەی بە تایبەتی مزرەمەنیەکان کە خۆمان فرێشی لێ دروستەکەین کەواتە کە ئەڵێن شەربەتی کارگەکان خراپە بەدیلمان بۆ هەیە ئەتوانیت فرێشی هەموو میوەکان ئەتوانین بڵێن هۆکارن بۆ کەمبوونەوەی دروستبوونی بەردی گورچیلە کاکتۆرە بە کاتێکی کەممان ماوە حەزەکەم باسێک لە چارەسەرەکان بکەی ئایا دەکرێت ئێمە بە دەرمان تەنها بە دەرمان چارەسەری بەردی گورچیلە بکەین یاخود پێویستە عیلاجی تریش بەکار چارەسەری بەردی گورچیلە سەرەتاوە گوتمان بە خۆپارێزی دەست پێکە خۆپارێزەکانمان و لەبەر کەمی کات نایڵێنەوە خۆپارێزی دەست پێکە پاشان کە یاعتیماد دەکاتە سەرچی قەبارەی بەردەکە شوێنی بەردەکە لەکوێیە وە جۆرێتی بەردەکە ئەگەر بەردەکە بچوو بوو بۆ وێنە هەمانە ئەڵێ دکتۆر ماوەیەکی زۆرە بەردێکی 5 ملیم لە گورچیلەکەمایە نەزیاکە نە ئەشترازێ ئەکرێ ئەمانە تەنها ڕێنماییان پێ بدەین و چارەسەرەکار ئەو بوو کە باسمان کرد ڕێنمایی خواردنی ڕێژەیەکی زۆر ئاوخوا خواردنی سوێرکەمەکاتەوە تا دوایی ئەمە ئەگەر ئەو کەسەی بەردەکەێتە بۆری حالبیەوە بۆری گورچیلەیەوە هەر چەندێک بێ قەبارەکەی کە گورچیلەکەی گرت گورچیلەکەی ئاوسان ئەگەر وازی لێبێرین ئەکرێ بێتە هۆی سستی گورچیلەکەی ئەمانە ئەگەر ئازارەکەیان ڕێگەمان بدا ڕێژەی کریاتینین لە خوێنیانە وەزیفەی گورچیلیان بەرز نەبێتەوە ئەکرێت چانسیان بدەینێ بە چەند دەرمانێکی تایبەت بۆ 10 ڕۆژ بۆ 2 هەفتە بیان دەینێ بەردەکە فڕێبن خۆیان فڕێبن بەس کە قەبارەی بەردەکە چووە سانتیم و بەرەوسەرەوە ئیتر ئەبێتە ئەوەی کە ئەبێ ڕێگەکانی چارەسەری نەشتەرگەری یاخود نەشتەرگەری چەند ڕێگەیەکمان هەیە ڕێگەی کە لە کوونکردنی کەلەکەمان هەیە لە کەلەکەیەوە لە 1 کوونەوە یاخود 2 کوونەوە بەردەکان دەرەکەینە دەرەوە یاخود بە نازوری نەرم لە دەرچەی میزکردنیەوە سەرەکەوینە سەرەوە بە لەیزەر لە شوێنی خۆی بەردەکەی بۆ وردەکەین یاخود ئەوەی کە لە ناو خۆمان باوە ئەڵێ چوم لەیزەرم کرد بە لەیزەر بۆیان شکانم ئەمە لە ڕاستیە لەیزەر نییە ئامێرێکی تیشکی دەنگیە لی ئەدرێ کەسەکە چێ پاڵەکەوێ بەردەکەی بۆ ئەشکێنرێ و خۆی پارچەکانی فڕەیە تەبیعی ئەمە بەپێی چڕی بەردەکە فەرقەکە ئێمە باسی ئەومان کرد تیشکی سیتیسکان یارمەتیمانەیە چڕی بەردەکە دیاری بکەین ئەگەر کەسێک بەردەکەی چڕیەکەی لە 1000 زیاتر بێ ئەگەری کەمە ئەم ئامێرە بۆی بشکێنێ لەبەر ئەوە خۆمان پێی ئەڵین ئەتوانی بیکەی بەس ئەگەری کەمە ئەگەر 1000 کەمتر بوو 1000 وحدەی هۆنسفیلد یونتی پێوترێ ئەگەر 1000 کەمتر بوو ئەتوانین ئەو ئامێرە ئەوەی کە ئەوترێ تیشکی ئیزۆلی بۆ بکەین ئەیشکێنێ و لەگەڵ یا چارەسەری ئەدەینێ و پارچەکانی فڕێتە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەوا حەمەخەریب سپۆری نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕوویە خۆ بەخێر سپاس بۆ ئێوە سپاس بۆ شەرفەتە سپاس